پرداخت وجهی بابت ویزا نیستند این خبر رو به اطلاع مردم برسانم. کورتەی باسەکانەوە بوو کە ئاماژ لە ئەم مصاحبەیە ئەم چاوپێکەوتنە ئەوەیە کە لە بەیانی 1/4ەوە ویزای کۆماری ئیسلامی ئێران ئەبێتە ڕایگان، ئەبێتە بەلاش، و ئەو هاوڵاتیانەی کە لە سلێمانین و لە هەرێمی کوردستانن ئەتوانن بچن بۆ لای ئەو کۆمپانیانەی کە هاوکاری سەرکۆنسڵگەری کۆماری ئیسلامی ئێران یان بە شێوازێکی تر ئەتوانن کە بێن بۆ کۆنسڵخانەی ئێران لێەوە ویزای بەلاش وەربگرن. و ئەمەشی لە ڕێگەی تەلەڤیزیۆنە بەڕێزەکانی هەرێمی کوردستانە ویستی ئەو هەواڵە خۆشە بدات بە گوێی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە لەمە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستیان بە پێدانی هیچ جۆرە پارەیەک بۆ ویزای کۆماری ئیسلامی ئێران نییە.